السلام عليكم ورحمة الله وبركاته. داوا كارين لپروردگار خواهی گەورە تاعەت و عیبادەتی هەموولایەکمان قبول بکا و گوناح و تاوان و سەرپێچی هەموولایەکمان لێمان خۆش ببێ و ژیانمان بۆ خۆش و چاک و باش بکا ئینشاء الله تعالى. ئیماندارانی بەڕێز، خۆشەویستان، بەڕێزان، میوانانی ماڵی خوا، لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین ئینسان پێش ئەوەی نەدامەت واتە پێش ئەوەی کەوا پەشیمان بێتەوە ئەبێ وریای خۆی بێ، واتە بەعنوانی ئەوەی الندم قوم القبل أن تندم، واتە پێش ئەوەی کە تۆ پەشیمان بیتەوە لە ڕۆژێکدا کە هیچ سوودی نییە بۆ تۆ ئەبێ وریای خۆت بیت. مسلمانانی بەڕێز، لە ژیانی دنیای ئێمەدا خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە بۆ ئەم ژیانە، بەڵام هەتایی نییە. ئەگەڕێینەوە بۆ دیوانی خوا لەو ڕۆژەدا هەر کەسێ مرد ئیتر لە دوایەوە هەر چەنێ پەشیمان بێتەوە پەشیمانی دادی نادا، هەتا نەفەس ئەدەی، هەتا ڕوح لە بەرگدا ئەتوانی پەشیمان بیتەوە، هەتا قسە دەکەی دەتوانی پەشیمان بیتەوە لەو کارانە لەو کردارانەی کە خراپە ئەنجامت داوە و لەوەیشی کەوا ئەنجامی دەدەی پێش کات ئەبێ وریابی ڕۆژێ نەیەتە سەرتا ئەو تاوان و گوناحانەی دەوروبەرت بگرن پەشیمانیش دادت نەدا. خوای متعال جل جلاله لە قورئاندا ئاماژە دەکا لە چەندەها ئایەتدا، بەڵام ئێمە چینە خزمەتی قورئانی پیرۆز. خوای متعال جل جلاله وفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون. كات إنسان دمري ئاواتە خوازی مردووان ئەوەیە کە بگەڕێنەوە، یەک ئاواتیان هەیە. خودای گەورەی گەڕێتەوە بۆمانە فەرمن خوای گیان ئەو کەسانەی کە تاوان و گوناح حوتە ئەو کەسانەی کەوا خراپە و خراپاکاریان زۆرە پەشیمان دەبنەوە دەڵێن خوای گیان بمانگەڕێنەوە. بۆچی بمانگەڕێەوە بۆ دنیا؟ بۆی پارە کۆکەین، بۆی قاسە و بۆی تەلار و کوشک و خۆشی دنیا، ڕابواردنی دنیا بەدەست بێنین؟ نەخێر. خوای متعال جل جلاله خۆی ئاماژەی پێ دەکا، داوا دەکەن ئەی پەروەردگارە یەک داوامان هەیە. خوای متعالش ئیزنیانەدا قسە بکەن، ئەوانی دەڵێن خودایە بەس بمانگەڕێنەوە بۆ سەر دنیا جارێکی تر. بۆچی؟ لعلی ئەعمەل صالحا فیما تەرەکت، بۆ ئەوەی کار و کرداری باش و جوان و چاک بکەین ئەنجام بدەین. بەڵام خوای متعال جل جلاله ڕوویان تێدەکا و دەڵێ کەلا، ئەفەرمێ کەلا ئینها کەلیمەة هو قائلها، و تویانە پێشی ئەوە خەڵک زۆر داوای کردووە لە قیامەتەمە، بەڵام نەخێر. تازە مردن کە مردن گەڕانەوە بۆ دنیا نییە، ئەوەی کردوتانە ئەوە دێتە ڕێگانتان. ئیماندارانی خۆشەویست، چونکە ئەبێ بزانین لە دنیادا هەروە دروست نەکراوین ئێمە بۆی بۆ سەر دنیا بین. تۆ هەروە نەهاتووی بۆ ئەم دنیایە و هەروەش ناڕۆی، وریابە بە مەبەست هاتووی و دەگەڕێیتەوە، پرسیارشی لێ ئەکرێ بەو مەبەستەی کە هاتووی بۆ دنیا. خوای پەروەردگار جل جلاله وفرمي أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. وادزانن هروا هاتون تسر دنيا وهروا درون وناقرنوا بلا يما، وازانن محاسبة نية أقل دنيا دانية لقيامة تانية، وازانيم دنيا هروا دين سر دنيا ودروين خەڵکانێک وا دەزانێت دنیا هەر بۆ کراوە، ئەوانەی کە بێدینن و لە ڕووجەنابتان قەبر و قیامەت بەڕاست نازانن، وا دەزانن هەر دنیا ئەوەیە و دی ڕابواردنی تایە و کە ئینسان مرد زنی نابێتەوە. خوای پەروەردگارە فەرمێ ئاواتێن وا دەڕۆن، وا دەزانن ناگەڕێنەوە، محاسەبەتان لەگەڵا ناکرێ، وا دەزانن هەموو کار و کرداری ئەیکن لە دنیادا هیچ ڕقابەی لەسەر نییە، ڕۆژێ نایە کە هەمووی دانە بەدانە محاسەبەی لەسەر بکرێ. بەڵێ بەتەئکید، چونکە ئینسان ئیماندارە بە ئیمانی وابێ. ابن مسعود ئەفەرمێ ما ندمت على شيء، ئەفەرمێ هیچ ڕۆژێک لە ژیانمدا پەشیمانیم دەرنەبڕیێ. ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ کە خۆرم بەسەردادێ ئیشێک بێ کە ئەجر و پاداشتی زۆر بێ من نەم کردبێ یان کەمی کردبێ،
واتە پەشیمان نابم لەو کار و کردانەی کە کردومە، چونکە هەمووی چاک و باشە، هەوڵم داوە چاک و باشە بکەم و ئەنجامی بدەم. ئەوەیشی خراپە بووە خۆم لا داوە. پێغەمبەری گیان صلی الله عليه وسلم وەسیەتمان پێ دەکا و دەفەرمێ ولا تكلم بكلام تعتذر منه غدا. وریابن شتێک مەڵێن سبەینێ عذر و پاساو بێنەوە، عذر و پاساوەکەتانش نەخواتەوە. شتێ مەکە و شتێ مەڵێ سبەینێ عذر و پاساو بێنیتەوە، لەو ڕۆژەدا عذر و پاساوشی تیا نییە، هیچ ئیسفادەی نییە. چەنێ بپاڕێیتەوە لە ڕۆژی قیامەت لەناو قەبردا لێت پرسیار دەکرێت لەو ڕۆژەی کە دەمری. ئینسان ئەگەر مرد جەستەی جیا بووەوە لە ڕوحی، کار و کرداری باش نەبوو، ماڕماوە، قڕ کراوەتە سەریدا، چونکە قیامەتی ئێستاوە. قیامەتی بچووک هەر مرۆڤێک مرد قیامەتێتی، قیامەتی گەورە بۆ هەموو بەشەرەکانە، بۆ هەموو دنیاە، بەڵام قیامەتی بچووک هەر هەمومان تاک بە تاکمان هەر کێ مرد قیامەتی ئێستاوە لەو دەقەوە. قیامەتی بچووکی پێڵێن کاتێ ئەو کاتە گیانت سار دەبێتەوە، ئەو کاتە نطق ناکەی، قسە ناکەی، ئەو کاتەی کە ئەتخەنە بانشان و ئەدبەن، ئەو کاتەی لەو خۆڵەدا فڕەت دەدەن و دەکەنە ناو خۆڵە و جێت دێنن و دوای ماوەیەکش کە ئەنەما توهەنە بوویونیت. ئەوە گشت دنیایە کە لە دوای تۆ دەمێنێتەوە. پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام شتێ مەکەن، شتێ مەڵێن، دوای عوزر بێنەوە، عوزرەکەش لای خوا هیچ مەقبوڵ نییە. ئیمانداران مسلمانانی بەڕێز، ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ. ابن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە کتابەکانیدا باسی پیاوچاکانەکە. ئەفەرمێ پیاوچاکێک خەوی بینی بە پیاوچاکێکی ترەوە لە زووە مردووبوو، لێی پرسی حاڵت چۆنە، ژیانت چۆنە؟ وتی هەتا ئێستا کە من ڕامیان گردو و محاسبەم لەسەر و حساب و کتابم تەواو نەبووە، واتە جارێ هیچ نەکراوە لەگەڵمدا. ئەفەرمێن پیاوچاکە ئەی بۆنە تۆ لە زووەوە مردووی زەمانێکە. فەرمووی ڕامیان گردووە لەسەر یەک قسە. ئیمانداران تەماشاکە، کەمە گوێت بدە لای من، بە دڵش لەگەڵمدا بزان پیاوە چۆنەی گێڕێتەوە. ئەڵێ بەس لەسەر ئەو شەی کە ڕۆژی هاتمەدا دەرەوە بینیم بارانە. فەرمووم ئەوەم وت ما ئەعوەجە الناس إلى غەیث، وەک بڵێ ئەم بارانە ئێستا کەی کاتێتی؟ ئەمجا خوای متعال فەرمووی قیلە لی، پێم ئەڵێ لە ڕۆژی قیامەتە وەما یودریک، تو توزانی ئێستا باران کاتێتی یان نا؟ تۆ توزانی ئێستا خۆڵ و یان بارانە یان هەر شتێکە لە دنیادا ئەوێ تۆ یەکسەر دەسەکەی دەناشکری ئەڵێ کەی وەختێتی ئیسامە؟ تۆ توزانی، پێم ئەڵێ لەکوێ زانیت؟ خوای گەورە یەقەی گرتووم پێم ئەڵێ تۆ توزانی ئەو کاتەی ئەو لەفزەتوت لەسەر ئەو قسە ڕامیان گرتووە، چەندێکە مردووە لەسەر ئەو قسە بەس ڕایان گردووە. خوای متعال پێ ئەڵێ تۆ لەکوێ زانیت ئەو کاتە باران بارێ خێریانە؟ ساڵێکە وشکە بێتەوە ئەم ئەڵێ یەکسەر هاواری لێ ئەڵەسێ، ساڵە باران زۆرە برێ ئەمە هاواری لێ ئەڵەسێ، فەیەزان بارانی زۆرە بارێ ئەڵێ فەیەزانە، وشکە ساڵی ئەڵێ خنکەی لە تینیا. ئیتر بە هەموو نەوعێ مرۆڤی ئەمڕۆ هەموو نەوعێ قسەکە لە ئیشی خوایە، بە هەموو شێوەیەک لە خۆی و تەحلیلاتەکە ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە، هەمووی ئەڵێ. ئەم پیاوە بەڕێزە لەسەر ئەو قسە وشەیە. ئەی وشەکانی تر، ئەی قسە گەورەکانی تر کە ئێمە قەت سڵی لێ ناکەینەوە. ئیماندارانی بەڕێز، بۆیە ئاوای گەڕێتەوە بۆمان. فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مرۆڤ لیان پرسی ئەی پێغەمبەری خوا، ئەو مرۆڤانەی کە چاکن لە ناو کۆمەڵگادا ناو خەڵکدا، ئەو مرۆڤانە کامن و ئەوانەیشی خراپن کامن؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوانەی کە چاکن من طالە عمره، هەر کەسێ تەمەنی درێژە بەڵام لەگەڵیدا تەمەن درێژی چی هەیە؟ وحەسونە عەمەلوه، وە کردەوەی چاکە و بەردەوام لەسەر چاکەیە. فەرموویان ئەمە باشترین خەڵک لە ناو کۆمەڵگادا لە ناو خەڵکدا. فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی خراپترین؟ فەرمووی خراپترین کەسەوەیە تەمەنی درێژ بەڵام کردەوەی خراپ بەردەوام لەگەڵیدا.
ئیماندارانی خۆشەویست کەواتە داوا بکەین تەمەنێکی درێژ بەڵام پڕ خێر و بەرەکەت ئەگەر تەمەنێ خێری لەگەڵا نەبوو چاکەی لەگەڵا نەبوو ئەو تەمەنە نەکبەتیە بەڕاستی چونکە لە قیامەتە حیسابی زیاتر لەگەڵا دەکرێت. ئەفەرمێ ئیمامی حەسەن ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەدرەکت ئەقواما گەلان و قەومانێک ما كان أحدهم أشح على عمره واتا قد بخيلي ناكا لتمني لرزيلي رزيلي ناكا لتمني تمني بهموش تسرفكا رضا ورحمتي خوالي بزور جواني فرموا بلام رزيلي لتشي دينار ودرهم دكا رزيلي أكا لدينار ودرهم بلام رزيلي ناكا لو تمني خوادا يبي لهمو خرابو چاكدا سرفيكا لخرابەکانە نایگرێتەوە ڕەزیلی ناکا لەو تەمەنەی کە لە چاکا خێری سەرفی بکە بەڵام بۆ دینار و درهم بەردەوام ئەو گەلانە و قەومانە ڕەزیلی تیا دەکەن ئەیگرنەوە زۆر جار لە خێرەکەش ئەیگرنەوە خوا پەنامان بدات. کۆتایی دەین بەو قسەیەی ئەفەرمێ پیاوێک ئەم پیاوە چاک و باش نەبووە کرداری باش نەبووە منداڵەکەی ساڵح بووە زۆر جار داوای کردووە لە خوای پەروەردگار بۆی خوای گەورە هیدایەتی باوکی بدا ڕێگای ڕاز بدۆزێتەوە زۆر داوا دەکا بەڵام مەبینی سوودی نییە هات شوێی مزگەوتەکە دیارە دەچێتە لای مامۆستای ئەو مزگەوتە پێی ئەڵێ مامۆستا حاڵ و مەسەلەم وایە باوکم هەموو شەوێک دێتەوە ئەوەی خوا پێی ناخۆشە ئەو دەیکا منش کەسێکم ڕوو لە خوام باوکم قیبلە نازانێ لەکوێیە مسلمان نییە ئەوەی خراپە ئەنجامیەدا منی زۆر ئازارمەدا باوکمە و حەزەکەم ئەوەی خوا و پێغەمبەر ئەڵێ ڕێگایەوە بگرێ ڕێگای خراپە نەگرێ مامۆستاش تەمەی کرد فەرمووی کوڕم دوعا بکە فەرمووی مامۆستا دوعاکەم دوعای زۆرم کردووە بەڵام ئەبینم لە دوعاکانمدا جواب دوانەوە نابینم باوکم هەروە خۆیەتی ئەمما مەستایە پێڵێ کوڕە شیرینەکەم دەستنوێژی هەڵگرە لە سێکوتی شەودا دەستنوێژێکی جوان دڵێکی ساف ڕوو بکە لە خوا لە سێکوتی ئاخری شەودا هەرچی تێ لەگەڵ خوای خۆتدا مناجات کە تا و ڕۆژەی باوکت هیدایەت وەردەگرێ ئەگە ئەهلی هیدایەتە خوا هیدایەت هێدا بەڵام مەیوس مەبە بەردەوام بە چەند ڕۆژێ مەیکە و بڵێ بەخوا قیمەتی نییە بەردەوام بە ئەم پیاوە ئەم کوڕە گەنجەش ئەچێتەوە بۆ ماڵ هەموو شەوێ ئەمە ئیشێتی مدەیەکی پێچێ زۆر ئەڵێ دوایەوە شەوێک ئەم بەردەوامە بێ باوکی لەو کاتانە دیارە شەوان زوو دێتەوە شەوێ لە شەوان درەنگ دێتەوە زۆر درەنگ دێتەوە ماڵەوە سێرەکە تەماشاکە هەمووی خەوتووە و دەگەڕێ بەڵام ئەو نابینێ دیارە دەچێتەوە سەر جێگای خۆی لە ناکا دەنگی گریانێکی زۆر عەجایبە بیسێ هەڵەسێ و تاوەدا ئەگەڕێ بە ماڵدا بە شوێنەکاندا ئەبینێ دەرگایەک لە دەرگاکان دەکاتەوە و بینێ مناڵەکەیەتی مناڵەکەی لە ڕووی کردووە و دەست بەرز دەکاتەوە زانێ مناڵەکەی ڕوو لە خوایە دەستی بەرز کردێتەوە و پاڕێتەوە خوایە ڕەحم بە باوکەم و دوعا و دوعایانە دەکا هیدایەتی بدەی واز بێنێ لەم خراپە و خراپەکاریە ئەمجا فەرمێ دوعاکانی زۆر کاریگەر بووە بە گریانەوە دەستی بەرزۆ کردووە حاڵەتێک بووە ئەم باوکە نەیبینێ لە ژیانیان چونکە باوک بەردەوام دڵی ئەستێوە بۆ مناڵەکەی بەو شێوازە بیبینێ کە بەو شێوازەیە ئەمەی بینێ ئەبینێ زۆر متەواضع زۆر وەک کەسێکە ئەڵێ شتێکی زۆر گەورەی گەرەکە و زۆر بە گریان و پاڕانەوە پاڕێتەوە ئەڵێ زۆر تەئسیری کردم دەرگاکەم داوە پێوە ئەو نەمیبینی منداڵەکە ئەڵێ دوعاکانی زۆر کاریگەر بوو لەسرم ڕاستە و خوای گەورە بە بۆنەی ئەو دوعایەوە خوای گەورە هیدایەتی دام چووم خۆم شۆرد و دەستنوێژم هەڵگرت چووم لە پاڵی مناڵەکەمە ئەو چییە کرد منیش دەستم بەرزە کردەوە ئەڵێ مناڵەکەم ئاگای لێ نەبوو ئەمانەی کە من کە چووم خۆم شۆرد و هاتم و دەرگام کردەوە و لە پاڵێ دانیشتوم هەتا سەلامی داوەوە کە سەلامی داوە ئەو کاتە زانی کەسێکی تر لە تەکی دانیشتووە
لای دانیشتووە کاتێ بینی ئەم چۆن ئەگری باوکشی ئاوە گریان بە چاوەکانی دێتە خوارەوە کە سەلامی داوە باوشی کردە باوکیا باوشی کردە کوڕەکەیدا کوڕە شیرینەکەم بۆ ئاکەی وتی باوە گیان حەز ناکەم تۆ بشتاگری دۆزەخ باوە گیان حەز ناکەم لەو باشتەی خوا دایناوە مەحروم بی باوە گیان حەز ناکەم تۆ بە قسەی خوا و پێغەمبەر نەکەی بۆیە باوشیان کرد بە یەکە ئەڵێ گریان هەتا بەیانی نوێژی فەجر ئیماندارانی خۆشەویست با ئێمە کار و کردارێ نەکەین لە ئەمڕۆدا سبەینێ پەشیمانی دادمان نادا دوو سبەی پەشیمانی دادمان نادا پێش ئەوەی پەشیمان بینەوە با ئێستا پەشیمان بینەوە چونکە دادمان نەدا چونکە ئەوەیە پەشیمانی بینەوە خوا لێمان خۆشە بێ خوای متعال جەل جەلالوە فەرمێ پڕ زەوی ئاسمان لە تاوان بکە لە گوناح بکە زەوی بە پانتایی زەوی بە ئاسمان نەتاگێتە ئاسمان و پڕی ئاسمان هەمووی لە تاوان بکە بگەڕێرەوە بەلای من تەوبەیەکی نەسوح بکە من لێت خۆشە بم هەموو تاوانەکانتش هەمووی دەگۆڕم بە چاکە ئەو خودایە میرەبانەمانەیە حەیفە ئێمە ئیماندار و موسڵمان تاوان و سەرپێچی بەردەوام بین لەسەری هەتا و ڕۆژەی ئەمرین خوای ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە ئەوەی خێرە بەرەکەتە یا ڕەبی بیرتە سەر ڕێگامان لە ڕێگامانە لای نەدەی یا ڕەبی خوای ئەوەی چاکەیە بۆمان ئاسان بکەی و ئەنجامی دەین ئەوەی خراپەیە لە ڕێگامان لای بدەی یا ڕەبی خوای ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی عاقبەت خێران بکەی لەشیان ساغ بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی قوتابیە شیرینەکانمان ئەوانەی دووەم دەور کەوتونە خوای ناجحی سەرفریازی دنیا و قیامەتیان بکەی یا الله خوای لێ تەپاڕینەوە ڕەحم بە خوشکان و دایکانمان بکەی بە وڵاتمان بکەی هەرزانی خەیتە بڵا وڵاتمانەوە خوای ڕەحم بە مولایەکمان بکەی